طبعا هاوڕێیان نامەکانتان بە بۆنەی ئەوەی کە من فیلتەر دانانێم زۆر کاریگەری لێ کردوم و لەو کاتەوە من دەستم پێ کردو بێ فیلتەر چونکە زۆر پەشیمانم لەو ڕۆژانەی کە فیلتەریژم بەکار ئەهێنا و ئەمە زۆر داواتان کرد کە چاڵنجێک بێ بۆ فۆلۆوەرزەکان کە ئەوانیش دەست پێ بکەن بێ فیلتەر دەربچن. یەکەم شت دوای 2-3 ساڵ زۆر پەشیمانەبی لەسەر ئەو فیلتەرانە وەکو من. دووەم شت ئەو هەرزەکارانەی کە بینەرمانن کە سێرت ئەکەن کە ببینن ڕاستیەکان ببینن، یعنی کەپوت زۆر گەورە نییە، یعنی زۆر بچووک نییە بۆ ڕادەیە لێوت ئەو گەورەیە نیە، ڕوومەتت سوور و گەورە نییە، با ڕاستیەکان ببینن باشە تا ئەوەی خۆیان قبولکەن. هەرزەکاران و گەنجانی ئێستا دەستیان پێ کردو بە بۆنەی بەکارهێنانی فیلتەری زۆر خۆیان پێ قبول ناکرێەوە، ئەزانن ئێمە ئاوا لە خواوە ئاوا جوانین بەڵام ئێمە تەبیعین ئەوە تا ئەوە حەبم هەیە، یعنی با ببینن با ئەو عیبانە ببینن تا بزانن کە هەمومان وەکو یەکین. بۆیە من چاڵنجی بێ فیلتەر لە ئێستاوە ڕائگەیەنم، ئێوەش ئەتوانن بیکەن و ئینشاڵڵا هەمووتان سەرکەوتوو ئەبن و ئەکیدم پەشیمان نابن لەسەر ئەم بڕیارە، چونکە من قەت پەشیمان نابم.